سێ بنەمایی کە بۆ نەتەوە هەیە کە یەکی یەکەمیان ناونا بنەمای مادی و بە لە دووانەی پێشوا بە وردی بە شوێنیان ڕۆشتین و بنەمای دووەم بنەمای سروشتیە، بنەمای سێم بنەمای عەقلیە و دابەشکردنە لەسەر ئەساسی خوێندنەوەی تیۆرەکان ئەم دابەشکردنم کرد بۆ تیۆرەکان هەر یەکەیان پشت بە چ بنەمایەک دەبەستێت بۆچی بیرکردنەوەی ئاوایە بەرامبەر نەتەوە و ئەساسی لێیەوە دەردەچێت بەوەی ئەم بیرکردنەوەی ئاوا بێت چییە لە گەڕان و لێبدانەوە و وردەکاری لە ناو تیۆرەکانە ئەو پۆلێنکردنم کرد کە تیۆرانەی کە هەن لەبارەی نەتەوە نەک نەتەوە خوازیەوە ئەم تیۆرانە هەر یاری دەکرێت لە ناو سێ بەس بەپێی سێ بنەمای جیاواز جا بکرێن دەکرێت فلان بڵێن بیرمەند کە بیری لە مۆزۆی نەتەوە کردوێتەوە لەگەڵ فلان و لەگەڵ فیسارە بیخێنە ناو ئەم پۆلێنەوە فلان و فلانی تریش بخێنە ناو ئەم پۆلێنەوە زۆر جارێنیشمان بۆ دروست دەبێت کاتی ئێمە سەیری ئەم تیۆرانە دەکەین لە ڕوشقیەوە لێمان تێک دەچێت وا دەزانین ئەم تیۆرە سەر بەوی ترە چونکە لە وێنەکەوە سێر دەکەین لە بنەماکەوە سەیری ناکەین بۆ نمونە تیۆرەکەی ڕۆسۆ لەگەڵ کە دەبێتە باسکردنی ئەم ڕۆمان ئەویش بنەما سروشتیەکەیە تیۆرەکەی ڕۆسۆ لەگەڵەوەی کە دوێنێ هەندێک لەو برادرانانینە کردەوەی مۆنتیسکیۆ لە ڕۆحی یاساکان ئەوانە پیان وایە ژینگەی سروشتی تەحدیدی بیرکردنەوەی ئینسان دەکات ژینگەی سروشتی ئەمە هەر لە ڕاستیە ئەگەر بە وردی لێ بکۆلیتەوە دەگەڕێتەوە بۆ بنەما مادیەکە بۆچی کە بنەما مادیەکە پێی وایە ئینسان مادەیەکە دەکرێت لە دەرەوە شکلی بدرێتەوە بە پێ ئەو شکڵ سوکەوت بکە ئیتر ئەم شکلە لە کولتورێک وەری دەگرێت یا لە سروش وەری دەگرێت یا لە هەر شتێک وەری دەگرێت ئەوە لە دەرەوە وەری دەگرێت و دێتە ناو و تەحدیدی دەکات و دیاری دەکات و شکلی دەداتێ ئیترەویش بە پێ ئەو شکڵە و لە حدودی ئەو شکڵە ئاسوکەوت دەکات ئەگەر بیتان بێ لەوانەکانی ئەوەی پێشەکی خوێنەوەی بۆ پێشکی بوونێتەوەی کورد باسی ئەومان کرد بە وردی کە حەد چییە حەد ئەو حەدەی کە شتێک مەحکوم دەکات ئەو باسی ئەومان کرد وتمان کورسیەک لە ناو ئەو شکڵی کە دەدرێت بە مادەکە سجن دەبێت و ناتوانێت لەو حەدە دەرچێت مەحکومە بەو شکڵە کە مەحکومە بەو شکڵی تر ناتوانێت ینی دەبێت هەر ئاوا بێ ناتوانێت بە شێوەیەکی تر بێت بیەوێ ئەگەر ئەم حەدە تێپەڕێنێ یەکسەر خۆی تێک دەشتێت بیەوێ حەدەکە تێپەڕێنێ لە کورسی بوون دەکەوێت تەوان ئەگەر ئەمە لە ئایدیاڵێکەوە لە شێوەیەکەوە یا فۆرمێکی دەرەکیەوە بیگوازینەوە بۆ سیستەمێکی ناوەکی کە دەخرێتە ناو شتێک مادە ئەوە هەرەمان شتە ئەو سیستەمە تەحدیدی هەڵسوکەوتی چی دەکات هەڵسوکەوتی ئەو مادەیە دەکات لەبەرەوە ئەمە دەبێتە ئەو سنوورانە و حەدانە کە ئەم تایە دەتوانێت هەڵسوکەوت بکات جا لێرەوەیە کە من ئەو بنەمایم نامنەوە بنەمایەکی مادی یا هیولایی ینی ئەم لە مرۆڤ وەکو هیولایەک مادەیەکی ئامادەکراو بۆ وەرگرتنی شکلێک مامەڵەیان لەگەڵ کردو و ئەم تەسەورە وەکو وتم کاتێ ڕۆسۆ دەڵێ ئەمە شتێکی ژینگەی سروشتی یا مۆنتسکیۆ وا دەڵێ کە ژینگەی سروشتیە تەحدیدی بیرکردنەوە و زمان و ئەمانەی مرۆڤ دەکات ئەمە لە ڕاستیە لە ڕووی شکلەوە سەیریکەین دەبێ بڵێن سەر بە بنەما سروشتێکەیە بەڵام لە ڕووی بنەماکەوە سەیریکەین کە مرۆڤ وەک مادەیەک دەبینێ بۆ شکڵگرتن بۆ سیستەم وەرگرتن لە دەرەوە ئەو کاتە ئەم بیرکردنەوەیە دەبێ بخێنە ڕێزی چیەوە بخێنە ڕێزی ئەوەی کە بنەما مادیەکەوە هەرچەنە من لە پۆلێنکردنەکەی خۆمان لە زەمنی تیۆرە سروشتیەکە دامناوە بەڵام ناوە سروشتی دەرەکی و سروشتی ناوەکی بۆ ئەویتریان کە باس لە سروشتی مرۆڤ دەکات نەک سروشتی ژینگە بەڵام لە ڕاستیە ئەمە ئەگەر من جارێکی تر پۆلێنی بکەمەوە دەیخەمە ڕێزی ئەوەی کە ئەو بنەمایە کە بنەما مادیەکەیە ینی بۆ مۆزوعی نەتەوە و جێگیربوونی ئەو سیستەمەی کە ئەو نەریتەی کە نەتەوە کۆ دەکاتەوە کتاکەکان کۆ دەکاتەوە دایانکە بە نەتەوە جا لێرەوە ئێمە من لێرە باسی تر ڕۆسۆ ناکەم لە بنەما سروشتەکە لەبەرەوە بەپی ئەوەی کە باسمان کردووە لە ویترا ئەمە ڕۆشنە کە بەپی چ بنەمایەکە ئەم تەسەورە مرۆڤ بە کەرەستە دەزانێت کەرەستەیەک بە قوڕێکی سناعی دەیزانێت پێی وایە چۆن هەر مادەیەک ئێمە دەتوانین شکلی بدەینێ و تەحدیدیکەین بەو شکڵە و
هەڵسوکەوتی ینی ئەوەی کە لە ئیمکانیاتی ئەو مادەیە لەو شکڵا چی بکەین محدود بکەین بامان شێوە یا سیستەمێک بخەینە ناو مادەوە هەڵسوکەوتی ئەو ئامێرە بەو سیستەمە تەحدید بکەین بامان شەوە مرۆڤیش کە ڕستەیەکە کە دەکرێت لە ڕێگەی ئەوە کە سیستەم بخەینە ناو ئەم مادەیەوە هەڵسوکەوتەکانی تەحدید بکەین و تەوەقوعی ئەو هەڵسوکەوتانە بکەین کە ئەو دەیکا چونکە کاتی ئەمە فەرزەن سیستەممان خستووەتە ناو ئەم کامێرایی کە لە بەردەما هەیە ئێمە تەوەقوعی هەموو هەڵسوکەوتێکی ئەو کامێرایە دەکەین ینی دەزانین چی دەکا و چی ناکا شتێک ناکا کە شتێکی چاوەڕێنەکراو بێ و عەجایب بێ مەگەر بۆ ئەو کەسە شتێکی چاوەڕێنەکراو بێ کە لی نەزانێ کە نەزانێت سیستەمەکە چیە ئەوەنە ئەو لە حدودی ئەو سیستەمە ناتوانێت دەرچیە کە بۆی دانراوە و ناکرێت شتێکی زیاتر لەوەی کە سیستەم فرمانی پێ دەکا لە ناوی ئەو سیستەمە دانراوە ناتوانێت شتێکی زیاتر لەوە بکە وە قودرەتی ئەوەی نیە شتێکی زیاتر لەوەمان بۆ بکەوە وە پیشانمان بدە لەبەرەوە سیستەم لێرەوە تەحدیدی مادە و هەڵسوکەوتی مادە دەکا کە ئێمە دەخینە ناو ئەم شتەوە طبعاً ئەوانەی کە لە بواری ناسیۆنالیزمە باسیەوە دەکەن جگە لەوەی کە لە بواری ناسیۆنالیزمە ئەوانەی کە پێیان وایە کە نەتەوە شتێکی تازەیە طبعاً لە زمنی ئەوانە جگە لە ئەوانەی لە بواری ناسیۆنالیزمە سەیری نەتەوە دەکەن لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە یان نەزڕێنان هەیە کە لە دەرەوەی ناسیۆنالیزمەوە سەیری نەتەوە دەکاوە یەک ینی فکرە سەرەتاییەکە تەمەنەوە ئەوانەی کە تیۆرەکانی نەتەوەن دەکەونە بەر لە سەدەی 20 ینی کۆتاییەکانی سەدەی 19 مۆزوعی ناسیۆنالیزم لە تقریبا چلەکانەوە دەبێتە بابەت لە شەسەکانە وەکو تیۆردا دەمەزرێت بەڵام فکرەی نەتەوە وەکو تەنزیرکردنی فکرەی نەتەوە و تیۆرزەکردنی ینی تا کۆتاییەکانی سەدەی 19 دێ ئەنەزرێنان لە کۆتاییەکانی سەدەی 19 گۆستاف لۆ بۆن لەو کۆتاییەکانی سەدەی 19 بەڵام ڕۆسۆ سێر دەکەی لە سەدەی 18 واوانەی پێش ئەویش ئەگەر بگەڕێنەوە لە سەدەی تقریبا 16ەوە دەست پێ دەکا بۆ سەدەی 19 جا ئەنەزرێنان یەکەم ئەوەندەی کە من ئاگادارم یەکەم کەسە کە دەڵێن نەتەوە شتێک نییە پێشتر هەبوو بێ و نەتەوە پێشتر ئەو ئیمپراتۆریەتەکان هەبوون وەوانە هەڵوەشاونەتەوە و ئێستا جۆرێک لە دەوڵەتی تازار چەندە هەوڵدرا بۆ دروستکردنەوەی ئیمپراتۆریەت و یەکێک لەوانە ناپلیۆن بوو هەوڵیەوەیدا بەڵام هەر سەری نەگرت ئەم هەوڵە بۆ دروستکردن بۆ ئەوەی دەوڵەت لە شێوازە ئیمپراتۆریەتەکەیە دامەزرێنێ کە کۆمەڵی ئەمارەتی جیاجیا لە خۆی کۆ دەکاتەوە ئەم شێوازە کۆنە کۆتایی پێدێ و ئەمانە هەڵدەوەشێنەوە جۆرێک لە دەوڵەتی نوێ دروست دەبێت کە دەوڵەتی نەتەوەیە و ئەو پێی وایە نەتەوە شتێکی تازەی دروستکراوە ئەم فکرەی دروستکردنی نەتەوە یەکەم جار لە ئێرنەزرێنانەوە دێ لە مناقەشەیەکە لەسەر تەبان منطقەیەکە منطقەکە لە نێوان فەڕەنسا و ئەڵمانیایە کێشە هەیە لە مۆزوعە ئەوانە بە ئەڵمانی قسە دەکەن ئەڵمانەکان دەڵێن لەبەرەوەی بە ئەڵمانی قسە دەکەن دەبێ سەر بە ئەڵمانیا بێ فەڕەنسیەکانیش پاساو بۆ دێنەوە کە مۆزوعی نەتەوە ڕەبتی بە زمان وەم شتانەوە نییە نەتەوە شتێکە دەبێ ئێستا دروستی کەین ئێمە شتێکە لە بەردەممانە مادەیەکە دەبێ ئێمە دروستی کەین تەبانە و پێ وایە دروستکردنەکە بەهۆی ئەوە دروست دەبێت کۆمەڵی خیال کۆمەڵە هێن پێکەوە دەکەونە ناو وەزعێکی هاوشێوەوە جەنگێکە هەمویان بەرامبەر ینی وەکو دوژمنی مشتەرەکی ئەمانەیە ئەمانە لە جەنگەکە سەرکەوتوو دەبن دوایی تێدەگەن ئەو پێکەوە بوونیان ئەوە نیە دەڵێن هێز لە یەکێتیدایە پێکەوە بوونیان ئەمە شتێکی باشە و مادام باشە کەواتای تر بڕیار دەدەن قەرار دەدەن کە پێکەوە دەست بە ژیانێکی تازە بکەن دەست بۆ بکەن کە بە ئەم گروپانە نەمێن و گروپێکی نوێ دروست بێ کە کە متوانەکانی خۆیەوە بەرگری بکە ینی تاریخێکی مشتەرەک و یادەوەریەکی مشتەرەک دروست دەبێت هەر لێرەشەوەیە لای گۆستاف لۆ بۆن لای ڕێنان کە سەر بە تیۆرە بنەماکەی بیرکردنەوەی بنەمایەکی مادیە پێی وایە ئەوەی کە نەتەوە دروستەکە ئاشتەکان نین جەنگ زیاتر دروستەکە جەنگ کەسەکان دەکاتەوە بە یەک ئەگەر لێرە ملاحەزە بکەین لە مۆزوعی جەنگا دەبینین ئەم تەسەورەتەوە مادیە چونکە ئاعتماد دەخاتە سەر هێز و لە ناو جەنگا تۆ هێزت پێویستە هێز دەرکەوت دەکات هێز دێتە دەری طبعا ئەم تەسەورە
پێشتر من باسم کرد و ڕوونم کردەوە ئەساسەکەی لای ئێرنەست رێنان ینی ئێمە لێرا کە باسی فکرینەتەوە دەکەین من ئەوەی پێشوو باسی ئەم گەشەکردنیان فکریان کرد لە ناو ناسیۆنالیزمە بەس کات باسی فکرینەتەوە دەکەین بەدەل لە ناسیۆنالیزم دەبێ بڵێن ئەم فکرەیە کێ گزارشتی لێکردووە ئێرنەست رێنانی گزارشتی لێکردووە و ئێرنەست رێنان یەکەم کەسە کە دەڵێت نەتەوە دەبێت دروست بکرێت نەتەوە شتێکی دەستکردە سنایە و ئەوە ئەگەر بەهاتای و فعلەن کۆمەلگای پیشەسازی ناتایەتە ئاراوە و زانست دروست نەبوایە ئەم فکرەیە نەدەکرا بە فکرینەتەوە بۆچی چونکە هیچ تاکو و هوشیاری ڕاستە ئەم قسەیە کراوە لە سەدەکانی 16 و 17 کە ئینسان لاپەڕێکی سپیە و ئێمە هەرچیمان تیا تۆمار کردەوەیە و بە پەروەردە دەتوانین بە کەفی خۆمان چی لێ دروستکەین لێ دروستیکەین دەتوانین ئەژدیایەکی لێ دروستکەین دەتوانین کەسێکی فلانیشی لێ دروستکەین ڕاستە ئەم تەسەورە لە کۆنا هەبوو بەڵام ئالێتی دروستکردنەکە و چۆنیەتی دروستکردنەکە و دامەزرانی ئەم بنەمایە وەکو بنەمایەکی واقعی و جێبەجێکردنی لە ناواقع تاخیر دەبێت لەگەڵ سەرەڵدانی زانست لەگەڵ گۆڕانی ئامراز بۆ ئامێر ئەمە گرنگە کە پێشتیش باسم کرد ئامراز وتمان فۆرمێکی شکلەکەی لە دەرەوە تەحدیدی دەکات بەڵام ئامێر سیستەم دەخرێتە ناومادە سیستەم کاتی ئێمە دەخێنە ناومادە و فکرەیەمان لا دروست دەبێت ئایا دەتوانین سیستەمیش بخێنە ناو ئینسان سیستەمێکە حکمی هەڵسوکەوتەکانی بکات لە هەتا لە ژیانە هەیە حکمی هەڵسوکەوتەکانی بکات بەو شێوەیە کە هەڵسوکەوتێک نەکات چاوەڕێ نەکراو بێت ینی بە پێی سیستەمەکە نەتوانیتەوە تەوقعی بکەین ینی چۆن ئینسانەکە وا لێ بکەین کە لە ئینسانێکی چاوەڕێ نەکراوە لە هەڵسوکەوتێک کە تۆ چاوەڕێ ناکەی ئەم کەسە هەڵسوکەوتێکی ئاوا بکە ئەم بەشەرە ئاوا بجوڵێتەوە کەچی لە پڕ بە جۆرێک دەجوڵێتەوە کە لە تەوقعی کەسانیە چۆن لە کائینێکەوە کە ئاوا کائینێکی پێشبینی نەکراوە کائینەکە ئێمە ناتوانین کۆنترۆلیکەین ناتوانین تەحدیدیکەین وەکو ینی تەوەقعی هەڵسوکەوتەکانیمان پێ ناکرێت چۆن وای لێ بکەین ببێتە کائینێکی کۆنترۆلکراو کە بتوانین ئەمانی ئەوە هەبێت چونکە ئێمە پێشبینی شتەکانمان کرد چی ڕوو دەدا ئەوە هەست بە ئەمان دەکەین لە بەرامبەرەوە شتا چونکە تین ناکەین کە شتێک ڕوو بدا کە ئێمە چاوەڕێی ناکەین بۆ نمونە تۆ لە ناو ژوورێکە لە شوێنەکەی لەگەڵ کەسێکە کە ئەم کەسە شێتە کە پێی دەڵێن شێتە بەو معنایە کە چی دەکات کۆمەڵ هەڵسوکەوت دەکات لە نامتەوەقع و تۆ دائیمەن لە ترسێکا دەژی بۆچی چونکە دەترسید لە پڕێک ئەو کەسە شتێک بکە کە چاوەڕێ نەکراوە بەڵام ئەگەر لەگەڵ کەسێکی وەکو دەوترێ عاقڵابی چاوەڕێ ئەمە ناکەی کە شتێک بکە کە تۆ تەسەوری ناکەی تەسەور دەکەی هەر ئەو شتانەی کە دەبێت بیکە هەر ئەوانە دەکا ینی تەسەوری شتێکی ئەتیادی ناکەی نائەتیادی ینی چاوەڕێ نەکراوە بۆ ئەوەی ئینسانەکان وا لێ بکەین هەڵسوکەوتیان نەکەن کە چاوەڕێ نەکراو بێ ئێمە دەبێت سیستەمێک لە ناویانە بچێنین وەکو مادەیەک محکومیان کەین بۆ سیستەمە کە محکوممان کردن ئەو کاتە چییە هەڵسوکەوتێک ناکە کە متەوەقع نەبێت وتمانەمە بە شکلێکی نسبی جێبەجێ بووە بەڵام بە شکلێکی زۆر شدەیە ئەمەمان پێ دەڵێ ئەمە وانیەوە ئەو حاڵەتانەی کە فعلەن تەوەقع ناکرێت بەردەوام ڕوو دەدەن لەناو ئەو کۆمەلگایانەشا کە زەبط و ڕەبتەکەیان و پرۆسەی پەروەردەکەیان زۆر منەظەمە وەکو دووە لێسکردن ناپی ئەی یاساش حتمما بەڵام ئەمەیان بە پرۆسەی پەروە چونکە خۆی یاسا عادەتەن چۆن دروست دەبێت دەبێت پرۆسەیەکی پەروەردەیی دەبێت سیستەمەکە بچێنی اینجا دوای ئەوە یاساکان دادەنێ بۆ ئەوە یاساکان تەنها شتێکی شکلین تەنها ینی ئەوەی ئەساسە سیستەمەکەی کە چێنراوە یاساکان تەنها تعبیرن لە سیستەمەکە و ئەوەی کە تەشریع دەکات دەبێت بپێی ئەو سیستەمە تەشریع بکات بۆچی چونکە تەشریع دەکات بۆ کائینێک کە پێشتر لەسەر ئەساسی ئەو سیستەمە ئین کراوە لادان یاساکان دێن ئەو لادانانە ڕادەگرن کە لە سیستەم ڕوو دەدات لە دووە ئەسکەندەرافی لە وڵاتێکی وەکو سوید کە نظامی پەروەردەی زۆر میسالیە بە نسبەتی شوێنەکانی ترەوە لێرەش ئەو کۆنترۆلە ناکرێت و فعلەن زۆر جار شتانێک ڕوو دەدا کە زۆر نامتەوەقع بەحەسەبە سیستەم و ئەمە خۆی چی دەگەیەنەوە دەگەیەنە کە ئێمە لە ڕێگەی سیستەمی پەروەردەیەوە ناتوانین کائینی ئینسانی وا لێ بکەین کە شتانێک نەکا متەوەقع نەبن ینی هەمووی لە سیستەمەکە دیار بێت کە چی دەکا و چی ناکا و لە حدودی سیستەمەکە هەڵسوکەوت بکات لەبەرەوە ئەم حدود شکێنیەی سیستەم لەناو تاکە
لە ڕێگەی کۆمەڵە هێزی ترەوە ئەنجام دەدرێت کە هێزانێکن جان لەوەی کە ڕەبتە بەو سیستەمەوە جان لەوەی ینی ئەمە ئەوە ساغ دەکاتەوە ئینسان هەرچی نییە هەر مادەیەک نییە لە ڕاستیا تۆشتەکانی تیا بچێنی تەوان ئەم چاندنەی لە ناو ئینسانە چییە؟ ئەم چاندنە لە ناو ئینسانە مادەیەکی زەینی هەیە نازانم چۆن باسی بکەم مادەیەکی کە فیزیکی نیە لە ڕاستیان مادەیەکی سایکۆلۆژیە ئەم مادەیە واقعان هەیە کاتێک کە ئێمە زمانێک سیستەمێک دەچین زمانێک فێر دەبین ئەو سیستەمە دێت شکل دەگرێت لەناو ئەو مادە زەینیە کە شکلی گردە و کاتێ ئێمە زمانەکە فێر دەبین و لە حدودی زمانەکە دەرناچین کە قسە دەکەین هەر مێنەیەکی تر پیشەیەکی تر ئەوەی پیشەییە و ئەوەی کە دەکرێتە ئەوەی کە پێی دەوتێن مەلەکە دەبێتە مەلەکە لە تۆ چییە؟ مادەکەی لە ناو توایە سیستەمەکە لە دەرەوەیە سیستەمەکە دێ لە مادەکەش دەچێتە ناو مادەکەوە کە چوویە ناو مادەکەوە ئیتر تۆ ئیشی پێ دەکەی و ئیش پێکردنی لە حدودی سیستەمەکایە وە دەرناچێت فەرزان ئەگەر هەر دەرچوونێ ڕوو برا تواستی پێ دەکەی لەوە دەرچویت فەرزان لە قسەکردنا کاتێک کە تۆ باڵا ڕستەیەک دەڵێ ئەم فاعل و مەفعولەکە پێش دەکەی یا شتێک دەڵێ یەکسەر هەستکردنەکەیە بەرامبەرەوەی کە ئەم ڕستەیە هەڵەیە ئەمە چی پێت دەڵێ هەڵەیە ئەو سیستەمەکەی کە لەناو مادەکە جێگیر بوو و زۆر شتی تر نەریتی کۆمەڵایەتی بە هەمان شێوەیە دەکرێت لەناو ئەم مادە جێگیر بکرێت ینی ئەو شتانی کە لە دەرەوە هەندەشنە ناو ئینسان و حکمی دەکەن بەڵام هەر ئەوەی کە لە دەرەوەیە دەچێتە ناو ئینسان حکمی دەکا ئینسان هەر ئەوەندە نییە بۆیە ئەم فکرەیە بە شکلێکی نسبی فکرەیەکە تا حدێک دروستە بەڵام ئەم فکرەیە دوور و نزیک لەسەر زمانی منەزیرەکانیشی ڕەبتی بە فکرەی نەتەوە نییە بەو شکلێک کە لە خەیاڵی خەڵکایە فەرزان ئێستا ئەمە هەر لار یەکەمان کە دەڵێن کورد وەکو نەتەوە باسی دەکەین مۆزوعی نەتەوە لە ناو ناسیۆنالیزمە کە بەم پرۆسەی دروستکردنا دەڕوە بە هیچ شێوەیەک ڕەبتی بەو فکرەیەوە نییە کە لە مێشکی ئەمایە لەبارەی نەتەوە و لە مێشکی خەڵکایە عمومەن لەبارەی نەتەوە و خەڵک بە گشتی نەتەوە بە شکلێک تەسەوەر دەکا هەرگیز خەیاڵی بۆەوە ناچێت کە نەتەوە ئەمە بێ ئەوەی کە حکومەتەکان پێی دەڵێن نەتەوە و ئەوەی حکومەتەکان لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە دەوڵەت دروستی دەکا دەوڵەت لە ڕێگەی حکومەتەوە ڕێگە بەرن شەرعیەت بەرن ئەو نوخبەیەک دەدا کە بێن ئەم سیستەمە لە ناو تاکەکانە بچێنن ئەوانەی کە ئەمە ئاگادارن و نەتەوە لای ئەمانە شتێکە و لای خەڵکەکە بەگشتی شتێکی ترە و وتمان ئەمە کۆمەلگایەک دروست دەکرێت بە ناوی نەتەوە ئەو ناخۆی کۆمەلگایەکی نەتەوەی نییە حیج ڕەبتێکی بەو فکرەی نەتەوە نییە لای ئێمە جۆرەکە لە دڵخۆشکردنی تاکەکان من لێرە بەر لەوەی بچمە ناو ئەوەی کە سروشتی و بنەما سروشتیەکە حەز دەکەم پەیوەندی ینی لەلایەکەوە تەمان سێ بنەمایە یەکێکیان بنەما مادیەکەی ئەوە ڕۆشن بۆتەوە لەلاتان دوو بنەما سروشتیەکەیە سێ بنەما عەقڵیەکەیە یعنی جگەل لەوەی کە ئینسان مادەیەکە بۆ دروستکردن مادەیەکە بۆی سیستەم بچێتە ناوی بکرێت بە ئامێرێک کامە بوونی ئامێری ئینسان تهدید دەکات لە باسیە یعنی ئەوەی کە لە ڕێگەی سیستەمەوە لەناو دەبێتە مەلەکە لە ناو ئینسانە لە ناو ئینسانە دەچێندێ و ئینسان بە پێ هەڵسوکەوت دەکات ئەوە بوونی ئامێری ئینسانە من ناوم ناوە بوونی ئامێری ئینسان ئەمە بەشێکە لە ئینسان جۆرێکە لە دەرکەوتنی بوونی ئینسانی بوونی ئینسان نەک بوونی ئینسانی ئینسان بوونی ئینسان یعنی ئینسان ئەو ئیمکانیەتەی تایە کە ببێتە ئامێر بەڵام ینی لە حیوانات کەمتر ئەمەیان تایە لەوەی کە ڕابێنرێن لەسەر شتەکان لە ئینسانە فەرزان حیوانێک جگە لە ئینسان هیچ حیوانێکی تر ناتوانێت فێری ئەم زمانە بێکە ئێمە قسەی پێ دەکەین ناتوانێت فێری خەیاتی بێ ناتوانێت فێری ئەو پیشانە بێ کە ئێمە ئیمکانێت مادەکەمان تایە ئەو مادەیەمان تایە کە سیستەمەکە وەردەگرێت بەڵام حیوانە مادەیەتیان ئەم مادە زەینیەتیانیەکە سیستەمەکە قبولکە لەبەرەوە مەیمونێک تا بەیانی بێنە جەبروان دەسەی پێ بڵێرەوە هیچ ناچێتە مێشکی ناچێتە مێشکی ڕێک ئەمە معناکەیەتی ناچێتە مێشکی ینی ناچێتە ناو ئەو مادە زەینیەوە کە نەچوێ ناو ئەو مادە زێنیەوە جێگیر نابێت کە جێگیر نەبوو نابێتە مەلەکە کە کەسەکە تۆ وازر لێ نایتر خۆی بە پێ و سیستەمە بڕوا بڕێەوە پەیوەندی ئەمانە چییە؟ پەیوەندی ئەوەی مادەیە مادیە لە ناو ئینسانە کە مادەی سازبوونی بوونی ئامێریانی ئەوە
لەگەڵەوەی سروشتیە لەگەڵەوەی عەقلیە. ئایا پەیوەندی کاتێ عەقڵ و سروشت بەریەک دەکەون چی ڕوودەدا؟ کاتێ سروشت و مادە بەریەک دەکەون چی ڕوودەدا؟ ئەلێرا تەبەن ئەمە گرنگە بۆ ئەوەی دواتر ئەو تەسەورە سروشتیە ڕوونکەینەوە کە لە شوێنەکە تەبەن بە پێچەوانەی تەسەورەکەیترەوە ئەم گرنگی بە مەوزوعی جیاوازیەکان دەدا. ئەم ئەوەی جیاوازیە کولتوری و زمانی و ئەوانەی کە لەناو مرۆڤەکانە ڕوودەدەن و ئەو هەموو زمانە جیاوازەی کە لە مرۆڤ هاتووەتە ئاراوە لە پرۆسەیەکی مێژوویە ئەو گرنگی بەم جیاوازیانە دەداوە دەیکاتە بنەما بۆچی بۆ بوونینەتەوە. بەڵام بۆ ئەوەی لەمە تێبگەین ئەم جیاوازیانە چین و لە چ کاتێکا فعلەن ئەگەر لەگەڵ مادا ڕەپت ببن چی ڕوودەدا، ئەگەر لەگەڵ عەقڵا ڕەپت ببنەوە چی ڕوودەدا، ئەگەر بەمانایەکی تر ئەگەر پەیوەندی بکەوێتە نێوان سروشت و عەقڵەوە چی ڕوودەدا لە جیاوازیەکانە، ئەی ئەگەر پەیوەندی بکەوێتە نێوان مادە و سروشتەوە چی ڕوودەدا. و دیالکتیکی ئەگەر بگونجێ من ئاوا تابیری لێ دەکەم جەدەل و دیالکتیکی یان ململانەی نێوان مادە و سروشت لەگەڵ سروشت و عەقڵ ئەم دیالکتیکە چۆن؟ ئایا دیالکتیکی عەقڵ و سروشت ئەمان شتی دیالکتیکی مادە و سروشتە کاتێ مادە زاڵ دەبێ بەسەر سروشتە و مادە دەبێتە بنەما لە ناو سروشتا چی ڕوودەدا؟ کاتێکە عەقڵ دەبێتە بنەما ئەساس بۆ ئەوەی کە سروشت تەحدید کات چی ڕوودەدا. بە معنایەکی تر سروشت لە پەیوەندیا بە عەقڵەوە چی لێ دێن سروشتی ئێمە کە هەڵگری جیاوازیەکان، ئەی مادە چی دەکا لەم سروشتە جیاوازە. ئەو دیالکتیکەی نێوان مادە و سروشت لەگەڵ سروشت و عەقڵا زۆر گرنگە بە وردی ئێوە ینی دەرکی پێ بکەن تاوەکو بتوانین لە مەوزوعەکە بڕۆین و دواتر کە لە تیۆرە عەقڵیەکە بە وردی شتەکان ڕۆشن ببنەوە. دیالک ئێمە لە نمونەکانی پێشوە و چەند جارێکی تیشەمە باس کراوە کە مادە چییە؟ مادە ئەوەیە کە لە ڕاستیە ئەوەیە کە بێشکڵە ئەگەر بکرێ ئەمە پێناسەیەک حەسەب ئەوەی کە دەمانەوە ڕوونیکەینەوە بە پێوە پێناسەی بکەین. مادە هەر شتێکە کە شکڵی نیە. مادە دەکرێت بە جۆرێکی تر پێناسەی بکەینەوە، یعنی ئەوەی کە ئێمە وەکو مادە مامەڵەی لەگەڵ دەکەین چییە؟ ئەوەیە کە شکڵی نیە، ئەوەیە کە داوای شکلێک دەکا بیدێتی و ئەوەیە کە سیستەم لە ناویانە داوای بە نسبەتی ئێمەوە دەبن داوای سیستەمێک دەکا ئێمە لە ناویا داینین. کەواتە مادە ئەوەیە کە سیستەم داوا دەکا و ئەوەیە کە یا سیستەم داوا دەکا لە ناویا دابندێ بۆ ئەوەی تەحدید بکرێت، یا ئەوەیە شێوەیەک داوا دەکا کە لە ناو شێوەکە شکل بگرێ و تەحدید بکرێت. تۆ بە هەردوو جۆرەکە تەحدید دەکەیت، بە شکلەکە مادەکە تەحدید دەکەیت، بە سیستەمەکە ژەرس و کەوتی مادەکە تەحدید دەکەیت. یعنی لێرە هەمووی دیاریکردن و تەحدیدکردن و بەسنەوەیە. کەواتە لێرە مادە چییە؟ مادە شتێکی بێشێوەی نەبەسراوەی هینە، ینی ڕەهایە هیچ تاکو تەحدید نەکراوە، هیچ تا تەحدید نەکراوە. فەرزەن لە ئەوەی کە ئێمە وەک مادە سێری دەکەین کە ڕاستیشا مادە نیە، چونکە هەموو ئەوەی کە ئێمە پێی دەڵێن مادە نیە بوونەوەرە، چونکە سیستەمێک لە ناوی هەیە. ئاسن بۆ نمونە یا بەردێک یا هەر شتێکی تر ئەوە سیستەمێک لە ناویە تەحەکومی پێدەگا بە خاصیەتەکان و خاصیەتانی هەیەتی و سیستەمەیە تەحدیدیەکە. ئەوەیە وا دەکا کە جیابێتەوە لە مادەیەکی تر. لەبەرەوە بەڵام ئێمە کاتێک ئەمە وەک مادە سێر دەکەین یەکسەر چی دەکەین؟ ئێمە بە بەدخاڵی لەو سیستەمە دەبینین و خاڵی لە چیش دەبینی؟ خاڵی لە هەر فۆرمێک دەبینی. بۆ نمونە بەردەکان فۆرمێکی دیاریکراویانی تا پیان بناسێنەوە، بەڵام کەروێشکێک فۆرمێکی دیاریکراوی هەیە کە فی بناسێتەوە. لێرەوە مادە چییە؟ مادە هەموو ئەوەیە کە شکلی نییە و سیستەمیش لە ناویانە، یا ئێمە وا داوای دادەنین وا حسابی لەگەڵ دەکەین کە شێوەیەکی خۆی نییە کە تەحدیدی کردبێ یا سیستەمێک لە ناویانی. ئەو دووشتە جاکەنەوە، ئێمە وای دادەنین وای حساب بۆ دەکەین کە ئاوای ئەمە شتێکە لە خۆیان چۆنە شتێکی ترە. مادە لە خۆیە مادە لە ناوبوونا وجودی نییە. مادە لە خۆیە سەر و وجودیە. بۆچی؟ چونکە هەر شتێک هاتە ناوگەردوونەوە و هەستی پێکرا ئیلانا یا سیستەمێک لە ناویا دانراوە
یا فۆرمێکی هەیە فۆرمێکی پێدراوە و مادە ئەوەیە کە وتمان فۆرم داوای فۆرم دەکات فۆرمی هەڵ نەگرتووە بێ شێوەیە و بێ سیستەمیشە هیچ شتێک لەوانەی کە ئێمە بە مادە ناویان دەبین بێ سیستەم نین ئەوانەی کە شکلیان نییە لە ناوە سیستەمێک محکومن بە سیستەمێک و ئەو سیستەمە هەرسوو کەوتیان دیاری دەکا لە دۆخە جیاجیاکان معدەنێکی وەکو زیو یا جیوە یا شتێکی تر لەمانەی کە هەیە ئەو توخمانە سەرەتاییانەی کە بە توخمی سەرەتایی دەزانداون ئەوانە بێنە هەرێکەیان چی هەیە هەرێکەیان سیستەمێک لە ناوایەتی بە پێ ئەو سیستەمە ئاسوکەوت دەکات لە دۆخە جیاجیاکان لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین ئاسن مادەیە ئەی دەبێ بڵین چی دەبێ بڵین بوونەوەرە بەڵام مادە خۆی لە خۆیان بەبێ سیستەم لە دەرەوەی وجودە بوونەوەر نییە وە شتێک نییە ئێمە بتوانین بە هەستەکان هەستی پێ بکەین ئەم مادەیە هەتا شکلێکی پێ نەدرێ یا سیستەمێک نەخرێتە ناوی نایەتە ئەم دیو نایەتە ناو وجود دیار نییە بە هیچ شێوەیەک ئەوەی کە بە هەستەکان ئێمە هەستی پێ دەکەین مادە نییە بوونەوەرە مادە بۆ هەستەکانی ئەمە خۆی ئاشکار واتە شکڵێکی پێ نەدێت تەحدید نەکرد لا مەحدودە مادە و ئەوەیە کە جاری وا هەیە تر بنەمای گردون بەو مادەیە گردونیە زانداوە ئەوەی کە یەکێک لە فەیلسوفە بەرسکولاتیەکان پێشسکولاتیەکان ناوی دەنێ ئەپیرۆن ئەپیرۆن یعنی ئەوەی کە نادیاری کراوە یعنی دەبێ وا ناوی بنێن ئەوەی کە نادیاری کراوە ئەوەی کە نادیاری کراوە چیە ینی ئەوەیە کە نە فۆرمی دراوەتێ نە سیستەمی هەڵگرتووە تەمان ئەم بنەما تیۆریە مادیەی کە ئینسان وەکو مادەیەک سیر دەکات بۆ ئەوەی نەتەوەی لێ دروستکە وا سەیری ئینسان دەکات کە هیچ سیستەمێکی تیانی بەتاڵە لە سیستەم وای سیر دەکات کە هیچ معرفەیەکی تیانی ئەمە تەمان ڕاستەوخۆ جۆن لۆک ئەمە دەڵێ و ئەنگلۆسەکسۆنەکان ڕاستەوخۆ ئەمە دەڵێن کە ئینسان هیچ چیتیانە ئەو معرفەیە کە هەیە هەمووی لە دەرەوە وەری دەگرێت لە کاتێک ناشتوان جوابی ئەو پرسیارە بدەنەوە ئەی باشە ئەم معرفەیە لەکوێوە هاتووە ئەم هەموو نەریت و زمان و شتە جیاوازانە لەکوێوە هاتووە لە ئاسمانەوە هاتوون لەکوێوە هاتوون ئەگەر ئەمە هەر لە دەرەوە بێ یەک شت تکرار دەبێتەوە ئەی ئەم هەموو جیاوازیانە چین کولتورە جیاوازانە چین دوو زەمین ئەمانە پێمان دەڵێن شتێکی تر هەیە معرفەیەکی تر هەیە سیستەمی تر هەیە لە ناو ئینسانە سیستەمەکە دێتە دەرەوە شکڵ دەگرێت لە زمانێکە لە نەریتێکە لە سیاسەتێکە لە هەر شتێک لەوانەیە سیستەمەکان سیستەمە بەشێکیەکانی وەکو زمان و وەکو نەریتی کۆمەڵایەتی وەکو هونەر و وەکو فلان و وەکو فیسان ئەمانە ئەم جیاوازیانە کە هەوڵ دەدرێ نەفی بکرێ بەشتی زیادە بزاندێ ئەمە بەڵگەن لەسەر ئەوەی کە شتێکی تر کۆمەڵە سیستەمەیە لە ناو ئینسانە هاتوونەتە دەرێ لە ئینسانەوە پیا بوو نەک لە دەرەوە چوونەتە ناو ئینسان بەڵام نەزرە مادیە کە پێی وایە ئەمانە دائیمە لە دەرەوە چوەتە ناو مرۆڤەکە باشە یەکەم مرۆڤ ئێمە دەزانین مرۆڤ لە زیادبوونێکایە لەگەڵ بەرەو پێشوونی تاریخ ئەگەر ئاوا ئێمە کەمی کەینەوە لەوانەیە بگەینەوە تەسەورەی دەکرێت چەند مرۆڤێک لە چەند شوێنێکی گیانە بن یەک مرۆڤە بوو بێ وەکو ئەو تەسەورێکە لە ئاینە هەیە یەک مرۆڤ سەرەتا پیا بوو بێت ئەی لە مرۆڤە ئەم هەموو جیاوازیانە لەکوێوە هاتن ئەم هەموو زمانە جیاوازە ئەی ئەم زمانە دەبێ وەرگیرێ لە دەرەوە ئەگەر وا بێ ئەمە سیستەمێک بێ دەبێت لە دەرەوە وەریگری ئەی لەکوێ وەرگرتووە طبعا ئەگەر ئەم بیرکردنەوەیە کە خۆی بە ئەساسەکەی مادیە ئەگەر ورد سێریکەن ڕێکسەر وەکو ئەمە ڕێگە خۆش دەکات بۆ ئاعتقادی کە بڵین ئەم زمان وشتاوی لە ئاسمانەوە هاتووە ینی لە شوێنێک لە دەرەوە ئینسانەوە هاتووە ینی ئەم تەسەورە مادیە ناعتقادیە لەگەڵ ئەو تەسەورە ئاعتقادیە لەوێ چی دەکەن یەک دەگرنەوە چونکە هەردووکیان پێیان وایە لە دەرەوە ئەمە هاتووە لە کاتێکا ئەم سیستەمانە ئەگەر وابێ دەبێ بەردەوام ڕەبتێکە بێت لە بینی ئینسان و ئاسمانە لە ئاسمانەوە دایمە شتەکان بێنە ناو ئینسان و لە ئینسانەوە بێنە دەرەوە بەرجەستە بن بۆ هەر دایەنانێکی نوێ کە دەکرێت
ئەی لێرەوە کەواتە هەر شتێک گۆرانێکی لەحنێکی نوێ دێتە ئاراوە ئاوازێکی نوێ ئاواز سازێک لە کەسێکی ئاوازدانەرەوە دێتە دەرێ دەبێ بڵێن چی؟ دەبێ بڵێن ئەمە وەحیە ئەمە لە ئاسمانەوە هاتووە لەبەرەوە ئەم تەسەورەش تەبان لە شوێنێکی تەوە تەسەورێکی مادیە چونکە پێی وایە چی؟ ئینسان مادەیەکە لە دەرەوە عینەکانی سیستەمەکە دێتە ناوی یعنی تەسەورە سروشتێکە تەسەورێکی ئەگەر اعتقادی لەو جۆرە هەبێ وا بیر بکاتەوە تەسەورە مادیەکە هەرسێکیان چین؟ هەرسێکیان هەمان تەسەورن یەکێکیان پشت بە کللتور دەبەستێ دەڵێ کللتورێکگەیە لە بەردەستمانایە و دروستمان کردووە و دەتوانین بیچێنین لە مادا یەکێکیان دەڵێ لە ئاسمانەوە ئەم کللتورە دەچێنێ یەکێکیان دەڵێ لە سروشت و لە فەزای دەوروبەرەوە ئەمانە هەمویان چین لە یەک خاڵا مشتەرەکن کەویژەوەیە کە ئینسانەکە بەچی دەبینن بەم کەرەستەیەک مادەیەکی بێ نادیاریکراو کە پێویستە بە سیستەمێک دیاری بکرێت ئەم تەسەورە طبعا مادە خۆی دیاری نەکراوە بۆ ئەوەی دیاری بکرێت دەبێت چی بدرێتێ دەبێت فۆرمی بدرێتێ بۆ نمونە ئاسن لەوانەیە لە هەموو شتێک زیاتر شتی لێ دروستکرابێت ئاسن وەک خۆی شتێکی نادیاری کراوە حەسەبە دروستکەرەکەی کە سیستەم یا دەخاتە ناوی یا شکڵی دەدات بەم شکل پێدانە چی دەکا؟ ئەو مادەیە لە خۆی جا دەکاتەوە یعنی یەکبوونەکەی چی دەکات؟ نەفی دەکاتەوە کەواتە کاتێک ئێمە سروشت دەکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ مادە وا لێ دەکا کە چی بێت؟ لە یەکبوونەکەی بکەوێت بەڵام کاتی ئێمە مادەکە لە دیالکتیکەکە ئەسەر دەکەوێت ڕێک پێچەوانە دەردەچێت ئەوەی کە فۆرمی هەیە و جیاوازە هەموو ئەوە نەفی دەکاتەوە دەیەوێت بیان کاتەوە بەچی؟ بیان کاتەوە بە یەک یعنی وەکەوە وایە ئێمە پارچەیەک لە مادەی نادیاریکراومان هەیە کۆمەڵەیە شتی لێ دروست دەکەین کورسیەک و مێزێک و فلانێک ئەمە جای دەکەینەوە بەم جاکردنەوەی مادەکە چی دەکەین؟ لە خۆی جا دەکەینەوە دیاریشی دەکەین و محکومی دەکەین بە شکلێک کاتێک کە سروشت سەر دەکەوێت بەسەر مادە لە دیالکتیکەکە چی دروست دەبێت؟ جیاوازی دەکەوێتە ناو مادەوە نەک یەکبوون ئەی بەڵام کاتێ مادە سەر دەکەوێت ڕێک پرۆسەکە پێچەوانەیە ئەو کاتە مادە دێ چی دەکا؟ ئەو فۆرمانە نەفی دەکا کە لە ناوچیان لە ناوخۆی هەڵی گرتوون بۆچی بۆی بێتەوە بە یەک لەبەرەوەی پرۆسەی چوون یەککردنی کللتوری دەلالەت لە دیالکتیکێک دەکات کە تایە مادە زاڵ دەبێت بەسەر سروشتە فکرەی نەتەوە بە معنای دروستکردنەکەی بەو معنایە کە ناسیۆنالیزم دێڵێ بەو معنایی کە ئێستا لە ناو دنیا ئیشی پێ دەکرێت ئیش لەسەر چی دەکا؟ ئیش لەسەر ئەوە دەکا کە ئەو یەکبوونە دروستکە بەچی دروستی دەکات؟ بە کوشتنی فۆرمەکان کە عیبارەتە لە فۆرمە زمانیە جیاوازەکان کە زمانە جیاوازەکانە نێمە بەشەر بە سروشتی هێناوی میتیارەوە نەریتە جیاوازەکان هەموو ئەوەی کە ئاینە جیاوازەکان فلانیە جیاوازەکان ئەوەی کە جیاوازە لەبەرەوە لە ناو سنووری دەوڵەتێکی نەتەوەی وەکو تورکیا دەبێ ئەمانە چی بکرێن؟ ئەمانە دەبێ هەمووی لەو مادەیە ئەو شکلانە دەرد بکرێن لە پێناو چوونیەکردنە تەبان بەدانی چی؟ بەدانی شکلێکی تر بەڵام تۆ ئەم شکلە دەدەیت کۆمەڵە شکل هەیە دەری دەکەی لە مادەکە یعنی ئەو مادەیە لە حدودی توایە تۆ شکلەکانی لێ دەکەیتە دەری هەر لەبەرەوەیە سێر دەکەین لە زمانی کوردی زمانێکی قەدەغەیە لە تورکیا زمانی سکۆتلەندی و زمانی وێڵزی لە بەریتانیا زمانێکی قەدەغەیە و زمانێکە دەبێت لە حدودی قسەکردنێکی عادیات بمێنێتەوە نابێ بچێت بێ بە زمانێکی ڕسمی و باڵا ئەمە چییە؟ ئەمە بەرهەمێ و فکرە مادەیە کە نەفی چی دەکا؟ نەفی هەر کللتورێک دەکا کە بە کللتوری وەحشی کللتوری میلی کللتوری بەمانە ناوی دەبە ئەو کللتورانەی کللتوری کێوین با مستەڵەحەکەی گێلنەر ئەوانە کللتوری کێوین بەڵام ئەمی تر کللتورە مۆدێرنەکە کللتورێکی ماڵیە و دروستکراوە نخبەیەک دروستی کردووە هی کەس نییە لە سروشتەوە نهاتووە لە کاتێک ئەمە قسێکی بێمانایە بۆچی؟ چونکە تۆ زمانەکە دەکەیتە ستاندارد سەرچاوەکەی چیە؟ زمانە سروشتەکەی ئەمە زمانێکی دروستکرا و ئەسەن بوونی نێوەکە و جار باسم کرد
محاولە زۆر کراوە بۆ ئەوەی فعلا زمان دروست بکرێت لە کاتێک هەموو کەرسەکان لە بەردەمدایە یعنی من ئێستا دەتوانم هەر ئەلێرا بۆ ئێوە کۆمە کەرەستەی زمانی دروستکەم و سیستەمیش دروستکەم بەڵام ئەم زمانە کاتێ دەچێتە ناو خەڵکەوە ئەم زمانە تەبیعەتی من وەری ناگرێت تەبیعەتی خەڵک وەری ناگرێت تەبیعەتی ئینسانی ئینسانەکە وەری ناگرێت بۆچی چونکە لەوێەوە بە تەریقەیەکی سروشتی نهاتووە ئەوەنە ئەگەر ئەمە ممکن وایە دروستکردنی زمان من هەر ئێستا دەتوانم زمانتان بۆ دروستکەم لە کۆلێژ کاتێک دەگەیشتینە باسکردنی ئەم مەوزوعات دەموت بە قوتابیەکان ئێستا وەرن با زمانێک دروستکەین فعلا کۆمەڵە وشەم دروست دەکرد و معناکانی پێدەوتن حەسەبە بە پێی زمانەکەی تر و ئیتر دەموت وەرن بە ئێستا من قسە لەگەڵێەوە دەکەم وشەکانیش کەس نەیبیستون هەر لە خۆمەوە کۆمەڵە دەنگم ڕێز دەخستەوە پاڵ یەک و دەمەدەوە تاوە ڕستەم دروست کردووە وەکو هەر ڕستەیە و زمانێکە تۆ قسەی پێ دەکەیت بەڵام کێشەکە لەم دروستکردنانە ئەمە دووستی شت کرد بەڵام کە وەرنەگیرێ عەرقەلە هەیە لە وەرگرتنیە نەک لە دروستکردنیە هەر لەبەرەوە ئەوان دەچن بە ناوی دروستکردنەوە کە زمانێکی تر دروست دەکەن زمانێک دێنن ڕێوڕسمێ ئەو ڕێوڕسمەی کە لە ناو خۆیان هەیە هەر ئیسفادە لەوە دەکەن ڕێوڕسمێکی بۆ دادەنێن و محکومی دەکەن بەو ڕێوڕسمە لە گەشەکردنی دەکەن یعنی ئەمەی ئەوان دەیکەن دروستکردنی زمان نییە ئەمەی ئەوان دەیکەن نەزۆکردنی زمان یعنی زمان نەزۆکەی بۆ ئەوەی نەوە نەخاتەوە و زمان نەوە دەخاتەوە زمان ئەگەر ئێمە بە ڕێگا سروشتەکەی لێگەڕین لاجەی لێ دروست دەبێت و بەرەبەر ئەم لاجانە فراوان دەبن و دەبنە زمانی تر خێزانە زمانیەکان چی ئەمە لە قوپۆپیان لێ دەبێتەوە وەکو هەر شتێکی تر بەڵام لێرە زمان دروست ناکرێت زمان نەزۆک دەکرێت تەمانەم پرۆسەی نەزۆکردنە گێلنەر باسیشی دەکات دەڵێ هەر زمان نەزۆک لای ئەو زمان نەزۆک ناکرێت تاکەکان دەبێت هەمووی نەزۆک بکرێت بەڵام نەزۆکردنێکی عەقڵی نەک بایۆلۆجی تەمان ئەم نمونەیەش لە چی وەرگیراوە لە ئاینەکان وەرگیراوە ئەوانەی کە نەزۆک دەکرێن ئەو کۆیلانەی کە لە فترەی دەوڵەتی عوسمانیا و لە ئاینەکانە پیاوەکان نەزۆک دەکرێن بۆ ئەوەی کۆیلێن دەیان کڕن و ئەمانە خاوەنیان نییە تاوەکو میرات بگوازرێتەوە ئەگەر ئەم کابرانەما چونکە خاوەنی نیە لە باوکو دایکێکی شەرعیەوە نیە هیچ شتێک بۆ ئەم لەمەوە نامێنێتەوە بۆ براکانی بۆ فلانی بۆ فیساری کڕاوە و هێنراوە و ئەم کابرا لە عین کاتیشان نەزۆک دەکرێت بۆەوەی چی بۆەوەی نەوە نەخاتەوە ئەو شتانەی پێی دەدرێ بگوازێتەوە بۆنەوەکەی ئەڵێ ئەم پرۆسەی نەزۆکردن لە سەردەمی کۆمەلگای کشتتوکاڵیە این بوو لە حدودێکی بچووکا بوو بەڵام لە سەردەمی کۆمەلگای مۆدێرنە دەبێ هەموو تاکێک نەزۆک بکرێت هەموو تاکێک ینی کللتور لە ڕووی کللتوریەوە دەبێ نەزۆک بکرێت یان چی نابێ دەبێت کللتورێ وەرگرەوە ئەو کللتورە نابێ ببێ بە کللتورێکی تر بمێنێتەوە فلان یا فیساشت ئەمە کوشتنی ئەو ێزە تەبیعیەیە کە زمان بەرەو پێشەوە دەبا و بە زیندویەتی دەیەڵێتەوە لێ دەگەڕێت گەشە بکە تەبان ئەگەر ئێمە لێرەوە سێرکرد ئەمە لە ڕاستیا نەزۆکردنی زمانە بەڵام ناونراوە دروستکردنی زمانێک کامە دروست کراوە هیچ ڕەبتێکی بە ئەسڵەکەیەوە نەماوەکە وەرگیراوە فەرزەن لە بەریتانیا زمانی ئینگلاندەکان لە ئینگلاندەکان ئینگلیزی وەرگیراوە ئەم ئینگلیزیە ڕسمێکە هەیە و ئەوان وا داویانە بە سکۆتلەندیەکان و وێڵزیەکان کە ئەمە زمانی ئینگلاندەکان نییە ئەمە زمانێکی تازەیە دروست کراوە و لە ڕووی ڕەگەزیەوە هیچ ڕەبتێکی بە ئینگلاندەکانەوە نییە فەرزەن زمانی تورکی ئەم پەیوەندی بە تورکەکانەوە نییە ئەمە هێنداوەتە دەرێ لە گروپە ئێتنیکیە تورکیەکە چی کراوە کە هێنداوەتە دەرێت کراوە بە زمانێکی تر و ئەمەیان زمانی دەوڵەت و حکومەتە زمانی چۆن تورکیەکە ئەوا زمانی کوردێک و چەرکەسێک و عەرەبێکیشە لە تورکیا ئەلێرەوە لەم فێڵەوە بەم فێڵە زمانی تورکی دەکرێتە زمانی هەموو کوردێک زمانی تورکی دەکرێتە زمانی هەر چەرکەسێک زمانی ئەلێرەوە نەزۆکی زمانی دروست دەبێت ئەم زمانە دەبێت نەزۆک بکرێت بەو معنایە دەبێت ئیتر گەشەکردنەکەی چی بکرێت پەک بخرێت لە گەشەکردن ئەو کاتە دەبێتە زمانێکی ستاتیک وەستاو زمانێکی جوڵاو نییە زمانێکی جێگیرە و ئەم زمانە پێویستی بەم جێگیریە هەیە بۆی تەقدیس بکرێت بۆی ببێتە چی ببێتە ئەو بنەما دەست لێنە دراوانەی دەوڵەت کە نابێت کەس دەستی لێدا و ئەمە لە پرۆسەی دیموکراسی ناو دەوڵەتە نابێت دەست لە زمان بدرێ ئەمانە دەکەونە ناو دەستوری دەوڵەتەوە بنەماکانی بوونی ئەو دەوڵەتە
ئاڵایە زمانە دەوڵەتەکان لەسەر ئەمە دامەزراون ئەم شوێنانە نابێت دەستکاری بکرێت ئەمە مقدساتی دەوڵەتە دەوڵەتی مۆدێرن تەبان جا مادە چی دەکا مادە بە سروشت ئەگەر لە دیالکتیکەکە سروش زاڵ بێ بەسەر مادە ئەو کاتە مادە پەر دەبێ و جیاوازی دروست دەبێ بەڵام ئەگەر مادە بیەوێ بگەڕێتەوە بۆ یەکبوون ینی فکرەی یەکبوون دروست ببێت لە ڕێگەی ئەوە کە ئێمە سێری ئینسان دەکەن وەک مادە ئەو کاتە دەبێت چی بکە دەبێت ئەم مادەیە شکلەکانی لێ بەتاڵ بکەینەوە بەتاڵکردنەوەی ئەم شکلانە بە نسبەتی دەوڵەتی مۆدێرنی تورکیا بەریتانیەوە چییە دەرهێنانی زمانی کوردی و لە فەرەزەن لە تورکیا نەریت و ئەو نەریت و شتانی کولتوری کوردیە لە چی لە تاکە کوردیەکان ئەمە دەبێت دەربێنرێت کە دەردێنا و شکڵەی لێ دەردەکەی دەکەیتەوە بە مادەیەکی خاو کە کردتە مادەیەکی خاو ئەم داجارە چی دەکەی وێنەیەک پەیکەرێکی تری لە دروستەکەی پەیکەرێک کە دەوڵەت شەرعیەتی پێداوە دروست بکرێت پەیکەرێک کە ڕەوایەتی لە بوونی لە دەوڵەت وەرگرتووە یعنی دەوڵەت مۆری کردووە کە ئەم پەیکەرە دروست بکرێت دەوڵەت مۆری کردووە و ئایدیاڵی دروستکردنەکە لەکوایە لای دەوڵەت خۆیەتی لای خالقەکەیە لای دروستکەرەکەیە ئەو دێت ئەم فۆرمە دەدا بە فۆرمە ڕێپێدراوە دەدا بەچی بەو مادانە و بەتاڵیشی دەکاتەوە لە عینی کاتە لە چی ینی لە پێشەوە دەبێت بەتاڵی کاتەوە لە فۆرمەکەی تر تا ئەم بخاتە شوێنی ئەم تاکە تاکێکی ڕسمی ناو دەوڵەتە هەموو ئەو مافانەی هەیە کە دەوڵەت دەیدا بە تاک و هەوڵاتی و ئەرکیشی دەخاتە سەر حەسەبە ئەو شکڵی کە دروستی دەکات حەسەبە دروستکردنەکەی فەرزەن وەکو ئەندازیارە دروستی دەکات ئەوە وەزیفەیەکی دەداتێک کە وەزیفەی ئەندازیاریە بەڵام لە عینی کاتیشە مافی بۆ داناوە ئەمە پرۆسەی دروستکردەیە کە لێرە من لەوانەیە بە وازەحتر و ڕۆشنتر باسم کردوێ کە باس کراوە ئەی باشە کە سروش زاڵ دەبێت چی ڕوودەدا سروش زاڵ دەبێت بە سەرمادا لە دیالکتیکەکە بەردەوام جیاوازی دێتە ئاراوە ئەوەی یەکە چی دەبێت جا دەبێتەوە بۆ نمونە خێڵێک کە دوایی دەبێتە چەند خێڵێکی جیاواز ئەوە چییە ئەوەی یەکە جا دەبێتەوە یعنی مادەکەی فۆرمی تر وەردەگرێ و بەرەبەرە کۆمەڵی خێڵی جیاواز دروست دەبێت زمانێک کە دەبێتە کۆمەڵە زمان یعنی چی یعنی لێرا سروش زاڵ دەبێت بەسەر مادە و مادە دابەش دەکات بۆ کۆمەڵە بوونەوەری جیاواز و فۆرمی جاجیان پێ دەدا بۆ ئەم فۆرمە جیاوازانەوە ئەم مادەیە لە یەکبوونەکەی خۆیان هەڵدەوەشێتەوە ئەمە هەڵوەشە یەکبوونی مادە بە سروشت هەڵدەوەشێتەوە بەڵام یەک جیاوازی سروشت بە یەکبوونی مادە نامێنێ ئەو نەفی دەکرێتەوە یعنی کاتێک ئێمە مادە لە شتەکان وەک مادە سێر دەکەین ئەسڵ بە مادە دەزانین ئەو کاتە نەفی چی دەکەین نەفی شکلەکانی سروش دەکەن کە سروش دەیدا بە مادە و بە پێچەوانەشەوە ئەما کێشەیە ڕۆشنەیتر مادە شکلەکان دەردەکا شکلەکان مادە لە یەک مادە لە خۆی جا دەکەنەوە و لە خۆی جا دەکەنەوە لەو نازنامەیە کە خۆیەتی دای دەبڕێنن ئیتر کاتێک کە جای دەکەنەوە خۆی لە خۆیەتیەکەی دەکەوێت فەرزەن ئاستێک ئێمە دەمانەوە بیکەین بە کورسی و مێزێک ئاسنەکە خۆی لە خۆیان چیە هەر ئاسنە لە ناسنامایە لەگەڵ خۆیان لە هەویایە مەبدەی هەویە ئەلف ئەلفە ئاو ئاوە ئەمە ئەو ینی چی ینی ئەو شتە خۆیەتی بەڵام شکل دێ تەبیعەت دێ ئەم ناسنامەیە هەڵدەوەشێنێتەوە ئەو کاتەکەم ئاسنەمان کرد بە کورسی و مێزێک ئەو کاتە ئەمە ئاسن نییە ئەمە کورسیە ئەوە مێزە دووشتی جا ئەمە کورسیە ئەمە مێزە ئەمە چی ئەم جیاوازیە دووزەکە سروشت کە کانگای شکلەکانی تەبەن کە من ئەمە دەڵێم ئەمە دابەشکردنی منە بۆ مەوزوعە ئەوەنە لای ئەفلاتون ئایدیاڵەکان لەناو عەقڵن بەس ئایدیاڵەکان ئەوەی من تەسەوری دەکەم لەناو سروشتان سروشت ئایدیاڵەکان شێوەکان دەدا ئایدیال وەکو شێوە وەکو فۆرم و عەقڵ یا ڕۆح دەمێنێتەوە بۆ شتێکی تر کە عیبارەتە لە فرمانەکان دواتر ئەمەتان بۆ باس دەکەم ئەمە تا ئێستا تقریبا دیالکتیکی نێوان سروشت و
مادە وازح بوو لەلادە لە بینی مادە و ڕوحە کاتێ سروشت و ڕۆح کاتێ تەبەن سروش لە نێوان مادە و ڕوحایە سروش خۆی لە ناو جیاوازیەکی بەردەوامایە پەردبوونێکی بەردەوامایە یا لە ڕێگەی ڕوحەوە کۆ دەبێتەوە یا لە ڕێگەی مادەوە نەفی دەکرێت و مادە خۆی کۆ دەکاتەوە و سروش دەردەکات ئەی چۆن مادەش نەفی نەبێتەوە و سروشتیش نەفی نەبێتەوە لێرا دەبێت ڕوح مداخلە بکات ڕوح بێتە ناوەوە کە ڕوح هاتە ناوەوە ئەو کاتە ئەوانەی یەکن ئەوانەی جیاوازن کە سروش جای کردوونەتەوە لە شتێکی ترا یەک دەگرنەوە کە مادە نییە ئە لێرا یەکبوون دروست دەبێت لە ناو جیاوازیان